سڵاو بەڕێزانم کاتتان باش خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی ڕۆماڵی هەفتا دێمەوەلاتان بۆ تاوتوێکردنی بابەتە گەرم و گرنگەکان. سەرباری برارەکانی پەرلەمان و حکوومەتی عێراق لە بابەتی چاکسازی ئابووری و سیاسی و کەمکردنەوەی موچەی پلە باڵاکان لە حکوومەتی عێراقدا، بەڵام خۆپیشاندانەکان لێرە و لەوێ درێژان هەیە. ئەو دۆخەی کە دروست بووە ئایندەی عێراق بەڕێوەکوێ دەبات. هەڵۆشاندنەوە و پێکێنانی حکوومەتێکی کاتی چارەسەرە بۆ دۆخی ئێستای عێراق و ئەوەی کە ڕوودەدات لە شەقامی عێراقی تا چەند بۆکو موامەرێکی نێودەوڵەتی و ئیقلیمی سیر بکرێت. دۆخی عێراق بەم حاڵەوە بەکوێ دەگات و پێویستە دوایین چارەسەر بۆ دۆخی ئێستای عێراق کە بکرێتە بنەمایەک بۆ ئەوەی کە لەم تەنگەشەی کە تێکەوتووە چارەسەر بکرێت بەڕای شارەزایان چیە. من هەموو ئەمانە دەکەم هاتەوەرێک بۆ گفتوگۆکردن لەگەڵ میوانەکەم بەڕێز شاب سەید نووری، کادری پێشکەوتی پارتی دیموکراتی کوردستان. کاک شاب بەخێر بێت. زۆر سپاس. سپاس بۆ ئەوەی کە میوانی بەرنامەی ڕۆماڵی هەفتەیت. سپاس بۆ ئێوەش. شتێکی ئاشکرا لە ماوەی ئەمڕۆ 6 ڕۆژە خۆپیشاندانەکان درێژەیە لە شارەکانی عێراق. ئەوەی کە دەگوزارێت چی خوێندنەوەیەک هەڵدەگرێت بۆچی سەرباری هەوڵەکانی حکوومەت و پەرلەمان بۆ چاکسازیکردن لە بابەتی سیاسی و ئابووری و کەمکردنی موچەی پلە باڵاکان، بەڵام خۆپیشاندەران تا ئێستا هەر لە شەقامەکانی عێراقدا ماونەتەوە. ئەمە بە دیاریکراوی چی خوێندنەوەیەک هەڵدەگرێت؟ بێگومان خۆپیشاندانەکانی عێراق ئەگەر بێتە سەرباس و شرۆڤەیەکی واقعیانەیەکی فرەڕەهەندە، ینی قسە زۆر هەڵەگرێ. خەڵک وا باسیەکەن کە خۆپیشاندانەکانی عێراق بێسەرە، بێسەرپەرشتە، بێ ئاراستەکەرە، بێ دایرەکتە. بەڵام بە پێشەوانەوە ڕای من وایە ئەم خۆپیشاندانانە بێخاوەن نین و بێسەرپەرشت نین بەڕاستی. و ئامانجگەلێکی زۆر گەورەتر لە نان و قوتی هەژار و بێکاری و دەرفەتی کاری دەپشتەوەی. ئەمان لە هەوڵی ڕۆژۆ کە هاتنە سەر شەقام باس و خواسی ئەمان و دروشمەکانیان ئەوە بوو کە داوای هەلی کارەکەن، دژی گەندەڵی لە حکوومەتا بوەستنەوە، دەرفەتی کار بدرێ بە خەڵک بژێوی بۆ خەڵک جێبەجێکرێ، موچەکان چاکرێ، موچەی باڵا پلە باڵاکان کەم بکرێتەوە، تەخەڕوجەکان دابمەزرێن. یعنی هەموو ئەمانە بۆ قسەکردن بوو لەسەر بژێوی خەڵک و ئەمە مافی هەموو تاکێکی کۆمەلگایە کە ئەم داواکاریانە بکە. بەڵام دوایی لە پێنجەم ڕۆژ، لە چوارەم ڕۆژ و پێنجەم ڕۆژ بەدواوە سیرەکەی ئاراستی خۆپیشاندانەکە و سەیری کە بۆ سووتاندنی دەوائیر و بۆ چی ئەمانە گۆڕاوە، ئاراستەی قسەکردن و هەموو گوتار و شتەکانیان گۆڕا بەوەی کە داوای دەست لە کارکێشانەوەی حکوومەتکەن بە تایبەت عادلەمەتی. و لەو خۆپیشاندەر لەو بێسەریەوە بوو بە خاوەنسەرێکی وەکو مقتەدا سەدر و هادی عامری کە بەیەکەوە مەسەلەنەوە لە دوێنەوە لە پەیوەندی ئەویان مقتەدا سەدەر داوای هاوکاری لە هادی عامریەکە و حەژی شعبی پشتیوانی بکە و هادی عامری دڵنیایی ئاەتێکە لە پشتی مقتەدا سەدر و بیر. باشە کاک شاب، ینی بۆ نمونەکە ئەوەی کە بەڕێزت ئاماژت پێکرد، ینی بابەتی خۆپیشاندانەکان هەیەکیشە لە پرسیارەکانی من، ینی لە سەرەتاوە داواکاری خزمەتگوزاری و دابینکردنی هەلی کار و چوزان و کۆمەڵێک شتی سەرەتایی بوون. ینی بەشێک لە چاودێران پیان وایە کە تەحویلبوونی ئەم داخوازیانە بۆ هەڵۆشاندنەوەی سیستمی وڵات و چێزان و پێکەنانی حکوومەتێکی کاتی لە عێراقدا پەیوەندی بە خراپی مامەڵی هێزە ئەمنیەکانی عێراقەوە بۆ لەگەڵ خۆپیشاندەران دقیقاً بۆچونە وایە؟ هەر سەرەتای خۆپیشاندانەکە بۆ ئەمە بوو، بۆ ئەم ئامانجە بوو کە ئێستا ئەمان خەریک کرد. بەڵام بە مەتاقی هێنایان، بە نەرمی هێنان وە خۆپیشاندانێکی جەماوەری و خواستێکی جەماوەریە و هیچی تر. بەڵام ئەبێ ئەم دەستە ئەم کەسانەی کە لە پشتی خۆپیشاندانەکەون کۆمەڵی خەڵکی وەکو قەناز بەدەست دابنێن لە دوورەوە تەقە لە خۆپیشاندەران بکە، تەقە لە خەڵکەوە باسی هەزاران کەس بریندارەکە 250 ئەوە کوژراوەکەن لە خۆپیشاندانەکانە. یعنی ئەمانە ژمارەگەلێکن خەیاڵین بەڕاستی ژمارەی کەم نییە، کەواتەوەی کراوە لە سەرەتاوە بە مەبەست کراوە، بە تەشید بە مەبەست کراوە. مەبەستەکەش بۆ هەڵوەشانەوەی ئەم قەوارەی ئێسەی حکوومەتە بیانوگرتنە بە عادل عەبدولمادی کە بەجددی بۆ ئێمە باش نییە، بۆ ئێمە وەکو کورد من وایە بینم باش نییە. باش نییە چییە و نەگەوی ئەمە تووشی زەرەر و زیانێگە بین وەکو خەڵکە مەسەرەن قسەی لی ئەکا بارودۆخەکە ئەشێوە بە من لەو شێوەیە قسە ناکەم. باش نییە بۆ ئەو باش نییە کە حتممە من لەسەر بابەتە دەمەیە بۆچون بزانم. بەڵام پێش ئەوە باسی ئەوەی کە ئەم خۆپیشاندانانە یعنی بەبێ ئامانج بەبێ دەست ڕوونادات. ئەم دەستەی کە لە پشتیم خۆپیشاندانانەوە هەیە دەستێکی ناوخۆییە، عێراقی، ئیقلیمیە، نێودەوڵەتیە، یعنی کامیانە؟
تێکەڵ هەمی قلیمیتیایە باشە وڵاتی نزیک هەیە دەراوسێ هەیە دەسیتایەتی ڕاستەوخۆ دەسیتایەتی وڵاتانی نێودەوڵەتی پێوەنەتەوێ کە وڵاتانی دراوسی دەسیتێ کرد یەکی وڵاتێکی وەک ئەمریکا کە خوێنی بووە داوە کە ساڵەهای ساڵە مەصرف لە وڵاتە ئەکا و لە پرۆسی ئازادی عێراق و لە شەری کەنداوەوە لەم سنوورەیە و لەم ناوچەیە و سەربازی بە کوشتەیە و مەکائینی لە ناوە بە مەساریفی مادی ئەکا و بێدەنگ نابێت لەمە وڵاتێکی وەکو ڕوسیاش کە ئەمریکا هاتە پێشەوە ڕوسیاش بێدەنگ نابێت لە ڕێی وڵاتانی تری سربەخۆیەوە بەشداری لە باشە خۆ کاک شابیانی پرسیارێکی منطقی ئەگەر بۆ نمونە وڵاتانی ئیقلیمی بەتایبەتی ئێران و سووریا ئەگەر بۆ نمونە بەرژەوەندێکیشان هەبێت لە شێواندنی دۆخی عێراق لەوانەیە تا ڕادەی کارێکی ئاسایی بێت بەڵام بۆ ئەمریکا یعنی بۆچی ئەم خواستی هەبێت یعنی چی سوودێک لەوە دەبینێت کە عێراق بشێوێت ئەمە نایانێ عێراق بشێوێت باشە چ بۆ ئێران چ بۆ ئەمریکا کە لە ڕواڵە تا دژیەکەن شێواندنی عێراق بۆ هەردوو لە خراپ باشە ئەمە ئەو بڕاوەتەوە نایانەوێ بشێبنن بەس نایانەوێ بە ئاراستەی لایەشیان نابێت مەسەلەن ئەمریکا هەموو هەوڵێکی بۆ ئەوەیە کە عێراق لە ژێر هەیمنە و هەژمونی ئێران بێنێتە دەر باشە لێرەش ئێمە ئەم هەنگاوە بۆ ئەمریکا قورسە ئێستا یەک تاکە سەرکردن نابینی کە بەرەژمونی ئێران نەکەوت بێت کە نەکەوت بێتە ژێر هەیمنەی ئێرانەوە کە ئێران ئاراستەی نەکە تاکە دەسەڵاتی عنی لەم دوایە لە دو هەڵبژاردنە ئەعلانیان کرد بە ئەمریکایانوت ئەوە ئێمە یاریەکەمان بردەوە ئاخر هەڵبژاردن یاریەکەمان بردەوە سێ بە هیچ یعنی هەرسێ سەرۆکایەتەکەمان کرد ئەمریکا کەسی تیای نەبوو یعنی ئەمەی گەمەیە ئەم گەمەیە ئاوایە بۆ شێوە هیچیان نایانی بیرۆخێن ئەمریکا ئێوە پشکی خۆی لە حکومەتە هەبێ کەسی خۆی هەر نەبێت لە قاچێک لە سێ قاچەکەی دەوڵەتە هەبێ ئێرانیش ئێوێ نەهێڵێ هەمووی لە شەڕەکە شەڕی هەیمنەیە ڕوونا کەساتی عادل عەبدولمەهدی زیاتر شخصێتێکە لە ئەمریکا و نزیکەیە خو لە ئێران یعنی بۆ نمونە ئەوەی کە تاکو ئێستا ڕوونە جۆرێک لە بێلایانی و پرۆفیشنالی لە کارەکانیدا بەدی دەکرێت ینی تۆ بەدەر لەم خوێندنەوەیە چی خوێندنەوەیکی دیکەتێ بۆ کەسایەتی عادل عەبدولمەهدی بەدەر لەوە خۆ عادل عەبدولمەهدی کە کەسایەتێکی شیعەیە شیعە مەزەبە و مەرجعیش و کاتی خۆی دانی پیانە و زۆر پیان خۆش بکە کە دیان بەسەر وەزیرە ئەسڵەن لە خۆیان زۆر نزیکە لە مەرجعەوە زۆر نزیکە و یەکێکە لە کەسایەتێک گوێڕایەڵەکان بە ناوچەی پیرۆزی شیعەوە کە قومە و بە نەجەف و کەربەلاشەوە کە ناوچەی پیرۆزی دووهەمی شیعەیە بە هەردوو ناوچە پیرۆزەکەەوە کە ناوەندی بڕیارن بە هەردووکیانەوە پابندە بەس ئەوەی کە پابند نییە چییە کەسایەتی عادل عەبدولمەهدی کەسایەتێکی تەکنۆکراتە کەسایەتێکی ئەکادیمیە هەستا میانگیریەکێکی میانڕەویەک و نێوانگیریەکی کرد لە بینی هەرێم و بەغدا بتوانی لەم فترە زەمەنە بچووکەمەی خۆیەکەوە ساڵێک و شتێک هێشتا حکابینەکانی تەواو نەبوو کابینە حکومەتەکەی تەکمیل نەبووە لەم فترە کەمەیە توانی نزیکبوونەوەیەکی زۆری هەولێر و بەغدا بکە شاندی ئێمە ڕۆژانە لە بەغایە شاندی بەغا ڕۆژانە لێرێ سەرۆکی پەرلەمان سەرۆکی کۆمار سەرۆک وەزیران بۆ خۆی لێرەوە شاندی ئێمە لە پلەی باڵا و قیادی سیاسی ئێمە سەردانی ئەویان کردووە وا لە خەریکە لە ڕێکەوتنێکی سێ ساڵەیان کە ئەو سێ ساڵی عادل عەبدولمەهدی ماوێتی بەم شێوەیە بڕوە کەواتە دەتوانی بڵێنێکێکی لە هۆکارەکانی ئەوەشی کە ئەم معاملەیە دژی عادل عەبدولمەهدی بکرێت لە ماوەی چەند ساڵێکی سەرۆکایەتەکەیدا هەر ئەم نزیکبوونەوەی لەگەڵ هەرێمی کوردستاندا بۆ خۆی هۆکارێکی دیکەیە بۆی کە نێرانی کورد بیر لە پرۆژێکی لەم شێوەیە بکەنەوە بەشێکی زۆر گەورەیەتی چونکە بۆچی سەیریکە نێرانی کورد دێنە بینن سەقەمگیریەکی زۆر جوانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری لە کوردستانێک باشە خەڵک بەبێ کێشەتێ لە کوردستان کارەکە ئیشەکە باشە کەسابەتی خۆیەکە بەیانی ڕای ئێوارێت و کێشێکی بۆ دروست نابێت کوردانی ڕۆژهڵاتی خۆمان دێن لێ ئیشەکەنی کێشێکیان بۆ دروست نابێت ئەڕۆنەوە هاوارەکەن وەرن بۆ ئێرە مامێنێرێ براکەی هێنێ وەختی گەزانی کوردێکی زۆری ڕۆژهڵات لێرێ ئەوانیش ئەمان بە شێوەیەتر لە ئێرانگەیانەوە کە ژیانیتیان نیە ئەوان وانین کارەبایان نییە ئاویان نییە ئێمە نەبین ئەوانی ژەمرن لە برسامر بەسکەیە واقعەکە بینێ بە چاوی خۆی ئەبینێ وروژمێکی زۆر دێ وڵاتێکی وەکو ئێران پێی قبول ناکرێ هەرێمێک هەرێمێکی تازە دروست بوو بە نسبێت ئەوە بە بەراوردی ئەو لە مەقارنە بکە بەخۆی کە وڵاتێکی هەزار و ئەوە ساڵەیە ئیمپراتۆرەتی گەورە بووە ژیان لێرە خۆشتر لە ئێران ئەمەی پێ قبول ناکرێ ئەم وەزعەش کە ئێستا فەراهم بووە ئەو بێدەنگی و کشوماتیە تا حدێک نەشەر نەئاشتیە تا حدێ نەشەر نەئاشتی بەڵام بەرەو پێشوونێکی زۆر باشی سیاسی و ئابووریمان لەگەڵ بەغا هەبووە ئەمەی پێ قبول ناکرێت باشە کەواتە پرسیارە گرنگەکە لێرەدا ئەوەیە ئێستا کورد پێکاتەی گرنگی عێراقا و ئەوەی کە ڕوو دەدات ناکرێت کوردی عنی وەکو ئەوە سری نەکا کە پەیوەندی بە ئەوە نەبێت
کەواتە دەبێت سەرکردایەتی کورد لایەنە سیاسەکان فراکسیۆنە کوردیەکان لە بەغداد چۆن ینی مامەڵە لەگەڵ ئەم دۆخەدا بکەن ینی بە باش بە خراپ دوجار ینی کاریگەری لەسەر هەرێمی کوردستانیش دەبێت ینی ئەوەی کە تاکو ئێستا کراوە لە ئاستمۆحی ئێمەدا بووە ئەوەی کە کراوە لە ڕووی پەیوەندیەکانەوە تا حدێ باشە بەزەکرا باشتر ببێت باشە ئەگەر کورد تەبەن لە ماڵپەڕە کۆمەڵایەتەکان و تویتەر و فەیسبوک و کۆمەڵی شوێن و تەلەڤیزیۆنەکانیش هەندێک کەس وایە بینن ئەگەر ئێستا باسی هەموارکردنەوەی دەستورەکرێت کۆمەڵی خاڵی هەموارەکەنەوە یان باسی ئەم بارودۆخاکەن گۆڕینی هەرسێ دەسەڵاتەکە کە ئێستا بۆ بابان جێندای خەریکا بێ مەرجعیەتیش و زۆربەی لایەنەکانیش ئەڵێ ئەمە بە زیانی کورتەوەوە بێ من پێچەوانی ئەم ڕایەم ینی پێم وانیە هیچ کاتی ئەم بارودۆخە ئەگەر هەموو سیستەمی عراقیش بگۆڕدرێ بە عکسی کوردەوە نایەتەوە دژە بۆچوونی کورد دژە بڕای کورد نایەتەوە کە تۆ ئەمەدە زیانکەی کە وەکو بە ئاراسی پێچەوانی بەڵگەیەکەم تێگەشت بەم شێوەیە کۆمەڵی خاڵت هەیە لە دەستورە کۆمەڵی مادە سابت کراوە و هەر مادەیەک بە مادەیەکی تر قفڵ دراوە کاتی خۆی زۆر عاقڵانە ئەم بابەتە کراوە بەڕاستی ساڵی 2005 زۆر عاقڵانە توانرا ئەو دەستورە دابنرێ کۆمەڵێ مادەی سەوچل ئەگەر پێیان بگۆڕدرایە ناوەڕۆک و مەفهومەکەیان پێ هەموار بکرێتەوە 80 جاران هەموارەکەن بەس پێیان ناکرێتەوە لەبەرەوەی بەسراوەتەوە بە مادەی ترەوە خۆ من زۆر شارەزای دەستور و لایەنە یاساییەکەی نیم بەڵام ئەوەی کە لێرە و لەوێ ئەیبیستین و ئەیبینین ئەمەیە هەر مادەیەک بە مادەیەتر قوفڵکراوە زۆر عاقڵانە ئیشیان تیا کردووە ئەمە لەلایەکی تر تۆ مەسەرەن ئەو پەڕیدێ هەر بجە بۆ نانێرێ بۆ نانێرێ ئەویش بە پچری هەرە ببینێرە چارینی هەرە ببینێت چکە تۆ خاوەنی نەوتی ناینێرە ئێمە بۆری خۆمانمان هەیە ڕێگەی خۆمانمان هەیە باشە ئەمە لەلایەکی تر ئەگەر بێت و لایەنە سیاسیەکانی کوردستان یەک دەنگ بن یەک ڕە بن مەسەرەن ئەوان کاکە ئەی بینین بە بەرچاوی هەمومانەوە کووردە هین عەفوو عەرەبی سوننەیە 5-6 فەقەرن عەرەبی شیعەیە 5-6 باڵن هەر هەمیانە ناو خۆیانە یەکترە خۆن باشە کەچی کە یێتە سەر قەزەی کوردی هەمیان یەکدەن هەموو ئەم باڵانەی شیعە و هەموو ئەم باڵانی سوننە یەکدانن بەرامبەر بەردوو دەبا ئێمە ژۆک و کورد ئاوا یەک ڕێزی خۆمان پارێزین نێوماڵی خۆمان ڕێخینەوە تەبایی و یەک ڕێزی و چۆنەڵێ هاونیشتیمانی کاکە بۆ ئەوەی ختورە دروست نەبێ بەرامبەر بخۆ لە ماوەی ڕابردووشدا ینی بە تەواوی هێز لایەنە سیاسەکان زۆر باسی ئەم یەک ڕێزیە کراوە ینی دۆخی ئێستای عێراق ینی ئەوە ناخواسێت کە ئەم یەک ڕێزیە لە ماوەیەکی نزیکدا بە تایبەتی لەژێر ڕۆشنایی بڕیارەکانی سەرکردایەتی کووردا بە یەک ئیتیجاه بە یەک ئاراستەکار بکرێت لەگەڵ بەغدا ینی بۆ ئەوەی کە کورد لەم نێوەندەدا بە نەتیجەیەکی باشەوە دەربچێت ئاخیر یەک ئاراستەیەکەیە ئەمە یەک ڕیزەکەیە کە تۆ باشە یەک نوێنەرە چووە بەغا یەک قسەی کرد ئەمە قسەی هەموو لایەنەکان بوو ئەمە ئینجا تۆ ئەتوبارەیە بەڵام پارتی بەجیا بچێ و قسەیە بکاو بە ئەجەندایەکی خۆیەوە بچێ و یەکێتی بەجیاد لەم دیۆ دوای ڕۆژێکی دوای ئەو بچێ و ئەجەندایەکی جیاوازی لەو پێ بێ و لایەنەکانی تریش بە هەمان شێوە ئەمە ناگەینە هیچ قورسە یەخناگەین ئەجەندای لەم کاتەدا هیچ قورسیتیانێ بۆچی قورسە هەموو شتێک وەلانی هەموو شتێک وەلانی ئەوە بە لە قیادەکانمان پرسین هەموو شتێک وەلانین هەموو خاڵە جیاوازیەکانمان وەلانین کەس باسی خیانەت نەکا کەس باسی دژە بۆچوون نەکا کەس باسی مەسەلەن ناو خۆمان نەکات تۆ چی کرد و ئەم چی کرد و کای کۆن بەبان نەکەین بە هیچ شێوێ ئەمڕۆ شتێک هاتۆتە پێش ئیستثنایە وەک ئیسعاف فەوریە بێ ئێمە ئاوا دانیشینەوە خەریکە عێراقە گۆڕەکاک ناوچەکە خەریکە لە گۆڕانکاریە لە لای غەربەوە بەڵام وڵاتانی دراوسێ ناهێڵن ئەمان ئەیانەوێ پێش ئەوەی غەرب بیگۆڕە خۆیان بیگۆڕن لە ڕووی دیمۆگرافیەوە تۆ لە ڕووی دیمۆگرافیە لە 150 خاکەکە لە دەستدا لە ڕووی جوگرافیە لە 150 خاکە لە دەستدا لە ڕووی دیمۆگرافی و نیشتە جێبوونتەوە خەڵکەکەش هەڵکەنە لە هاتوۆتە ئێرە کەواتە تۆ چی ماوەی تۆ لە 150 کوردستانە بەدەستەوە ماوە سێم حافەزە بەدەستەوە ئەگەر بێت و کار لەسەر ئەمەژنەکەی تر تۆ چ ئومێدێکی تر بە قیادە و بە لایەنە سیاسیەکانی تر هەڵەواسی ئەبێ هەمومان هەسین هەموو لایەنە سیاسیەکان کار بۆ ئەوە بکەن یەک دەنگ و یەک ڕەنگ و یەک بیر و بۆچوون و یەک بازوو هەستیم بچینە بەغانە باشە ینی قوتی کورد وەکو کورسی پەرلەمانی وەکو وجود وەکیان لە پێکاتی حکوومەتی عێراقدا ینی بای ئەوەیە کە بتوانێت گۆڕانێکی جەوهری لە دۆخەکەدا دروستکە بە ئاراستە و بەرژەوەندی خۆی ینی ئەمە دەکرێت ئەمە قورزنی ینی لەناو ئەم هەموو دۆخە ئاڵۆزی کە ئێستا دەگوزارێت کورد پێکهاتەیەکی بەهێزی حکوومەتی عێراق باشە پێکهاتێکی ئەم کابینەیە هیچ گۆڕانکاریەکی جەوهری بەبێ کورد ناکرێت ئەمە بڕاوەتەوە مە قسە ئێمە نییە هیچ گۆڕانکاریەکی جەوهری بەبێ کورد ناکرێت
دانەکانی عێراق لەم ڕاستی تێگەیشتون ناخوا لێرە سەیری ئای چۆن تێنەگەشت خۆگە تێنەگەشتنایە مەسەرەن ئەوان بەنیازم چی بکەن ئەوان ئەو هێزەی کە لە بۆ 16 ئۆکتۆبەر کۆیان کردەوە و لە 20 ئۆکتۆبەرە هاتنە پردێ و ڕووپارتی ڕوبەڕویان بۆ لەوێ بۆ چی بوو بۆ ئەوە بۆ هەولێر بگرن و اینجا لە هەولێرەوە حب بێن یەک قەزات بە پێوە نەیە بۆ ئەوە بوو ئیشەکە بەڵام پێیان نەکرا هەموو هەوڵ و تەقەلایەکی خۆیان بۆ لە ناوبردنی ئەم چیانە بۆ لە ناوبردنی ئەم نەتەوەیە قستۆ دەگەڕ کاریان کردووە هیچیان پێ نەکراوە ئەوان بە تەکیدەوە تێگەشتون کە بەشەر لەگەڵ کورد هیچیان پێ ناکرێن ناچارە بێت لەسەر مێزی دانوستاندنیشکەن ئەگەر ئەم بارودۆ خەش لێگەڕێن عادل عەبدولمەهدی بمێنێتەوە ڕێکەوتنی 3 ساڵە کراوە ئاگادانی خەریکە تەواوە بێت بەشێکی ئەوەی کە ڕوبەڕوێ بنە بۆ ڕێکەوتنەیە کە حکومەتی کوردستان ئەو ڕێژەیەکنەوە بدا بە کۆمپانیای سۆمەوە ڕاستەوخۆ حکومەتی عێراقی بوجە و موچەی حەقی خۆی پێدراوی خۆی بنێرێ بۆ هەنیمی کوردستان بە هیچ کێش و ئەو قەرزانش بداتەوە بۆ نازانم پاری جوتیا بداتەوە نازانم خەرجی پێشمەرگە ئەنواعی خاڵبەندی تایەمە ئەگەر بکرێ ڕدێگەڕێن عادل عەبدولمەهدی بمێنێتەوە ڕێکەوتنەکە جێبەجێ بکرێ شتی زۆر چاکی تایە ئەگەریش نەهێڵن هیچ کەسێک بەقەدەر عادل عەبدولمەهدی بۆ کورد باش نابێت کەواتە ئاماژە و پێدراوەکان ئێستا چی دەڵێن عادل عەبدولمەهدی لە پۆستەکەی دەمێنێتەوە یاخود لا دەبرێت و لە ئەگەری لابردنیشی بە تایبەتی پرسیارێک وڵاتی زۆر دەیکات بابەتی موچەیە کە چەند مانگێکە بە حکمی و تێگەشتنێکە لە نێوان بەغدا و لێرە هەیە هاوڵاتی موچەی خۆی وەردەگرێت فەرمانبەران ینی هیچ کێشەیەک بۆ موچە دروست دەبێت لە ئەگەری لابردنی پێم وانە هیچ کێشەمان بۆ دروست بەچی بەڵگەی یعنی بەچی بەڵگە ئێمە خاوەنی دەستوریش باشە گەلی کوردستان تا ئەم لەحزە ساتە ئێمە قسەی تیاکەین عێراقین باشە عێراقین محافەزەکانی هەرێمی کوردستان بەشێکن لە محافەزەکانی حکومەتی عێراقی لەم ڕوانگەیەوە حکومەتی عێراقی غەسبە ئیجبارە لەسەر ئەوەی کە موچەی فەرمانبەرەکانی بدات باشە خوا بگورە ڕاتەگرم یەک کەوانە خۆ لە سەردەمی نووری مالیکیدا هەمان دەستور هەمان مافەکانی کورد بە پێی بڕگەکانی دەستور چەسپێنرا بوو بەڵام بینیمان یەک بڕکەی دەستوری لە بابەتی نردنی موچە جێبەجێ نەکرا ینی چی گرنگتیەکەی بۆ یەکە ئەم دەستورە لە دوای نەمانی عادل عەبدولمەهدی وەکو خۆی جێبەجێ بکرێ ینی ئەمە ترسەکەیە ئەمڕۆ چاودێری نێودەوڵەتی باشتر هاتنەتە سەر باشە باشتر چاودێری باردۆخەکەکەن هاتی خۆشی یعنی کۆمەڵی هەنگاو نرا نە ئەنتوانی لایەنە نێودەوڵەتیەکان هاتنەوە ناوەوە کەوتنەوە سەرخەت و موچە بوو جێشیان ڕەوانە کردەوە لەم ڕووەوە لەم ڕوانگەیەوە ئێمە وەکو کورد پێم وانە مەسەڵەن ڕەنگە تۆزێک ئەوە ببین لێرە و لەوێتەوە چەند مانگێ موچە ڕاگرێ بوجە ڕاگرێ بەڵام ناتوانێت بۆ دایمی ناتوانێت مە بکات حکومەتی هەرێمی کوردستان ئەو کاتە کارتی لە ئێستا و لە ڕێفراندۆم بەێستری پێ ئەگەر گریمانی ئەومان کرد حکومەتی عێراق موچەی نەنارد حکومەتی هەرێم لە ئێستا توانای بژێوی بای ئەوەیە کە بتوانێت ئەو موچەیە دابینکە لە دوای دروستبوونی هەر خەلەلێک لەم بابەتەدا من قەنەعەتم هەیە ئەگەر پڕاوپڕ وەک ئەوەش نەبێ قەنەعەتم هەیە بە شێوەیەک لە شێوەکان نەیەڵێ خەڵکی کوردستان محتاج ببێت کەواتە ئێستا ئەرکی حکومەت و پەرلەمان و سەرکردایەتی کورد چییە بۆ ئەوەی ئەم دۆخەی کە عێراق تاکو ئێستا هاتۆ کۆتایی پێبێت و عادل عەبدولمەهدی لە شوێنی خۆی بمێنێتەوە یعنی دەتوانێت ڕۆڵێکی باش ببینێ و دەبێت هەوڵەکان چی بن لەو ڕۆوە زانیشی تۆزێک شتەکان لەم دوایە ئەڵۆز بوون بە تایبەت کە ئەم خۆمپیشاندەرانە کۆمەڵێ کوشتنی زۆری دەکەوتەوە 250 کوشتنەوەمانە کەم نییە ئێستا باسی ئەوەکەن کە ئەبێ عادل عەبدولمەهدی بێتە پەرلەمان و لەوێ لێپرسینەوەی لەگەڵ بکرێت قەنەعەتی کردووە ڕازی بۆی کە بەشداری بکات لەو کۆبنەوەی لە پەرلەمان بەس بە مەرجێ ڕاستەوخۆ بە تەلەڤیزیۆن بگوازرێتەوە هەموو هاونیشتیمانێک بیبین ئەمە چییە؟ شتی تری دەپشتەوە ئەم بارودۆخ یعنی عادل عەبدولمەهدی پێچێ کۆمەڵە کارتی فشاری هەبێ کارتی بەهێزی هەبێ کە بەکاری بێنێ بە تەنیا نەکەوێتە ماگرەوە کۆمەڵی خەڵکی لەگەڵ خۆیان بەرەتە ئاگرەکەەوە ئەم کۆمەڵە خەڵکە ئەو لایەنە سیاسیانن کە داوای گۆڕانکاری لە عەبدولمەهدیەکە داوای گۆڕانکاری هەر سەرۆکایەتەکە ئەکەن بۆیە تا ئێستا دانیان بۆیان نەناوە کە ڕاستەوخۆ دانیشتنەکە بگوازرێتەوە ئەمە لەلایەکی تر پتەوە نەتەوێتەوە 250 نەفەر کوچراوە 7,000 کەس برینار بووە لەم خۆپیشاندانەیە باشە ئێمە بینیمان بە بەرچاوی هەموو دنیاوە سەدام حوسێن لەسەر چی ئەعدام کرا سەدام حوسێن سەرۆکی کۆماری وڵاتێک بوو لەسەر یەک قەزەیە ئەویش قەزەی دووجێیل بوو 140 نەفەری کوشت بوو
لەسەر 140 نەفر ئەعدام کرا ئێستا 250 نەفر کوژراوە لە خۆپیشاندانەکان مە چێ کوشتێتی عادل عەبدولمەهدی ئەڵێ بەڵگەمان پێ ئێمە ڕێگەمان نەداوە تەقە لە خۆپیشاندان بکرێت باسی ئەوە ئەکرێ زۆربەی زۆری تەلارە بەرزەکان قەناسەی پێوە ڕۆژانە خەڵق قەناسە پەرلەمانی عێراق خۆتی ئەوەی هەیە ئەگەر عادل عەبدولمەهدی چووە پەرلەمان و ینی لە کۆبوونەوەکەدا بەشدار بوو بە شێوەیەکی دیموکراسیانە و دوور لە دەستێوەردانی حیزبی و ئیقلیم و سەرکردە باڵەکانی عێراق ئەوانەی کە ئەم پرۆژانێ لە دژی عادل عەبدولمەهدی یەکلای بکاتەوە ئەنێ خۆتی هەیە هەموو شتێک کە چووە دەنگەوە باشە زۆرینەی دەنگ یەکلای کات ئێستا زۆرینەی پەرلەمانی عێراق بۆچوونەکان چۆن دابەژووە ینی لەگەڵمانەوەی عادل عەبدولمەهدی ئەو بەپێی قیادە شیعەکانەوە قیادانەی کە کاری تیاکەن زۆرینە پێم وایە دژی عادل عەبدولمەهدی ئەگەر لە خۆیان ڕانەبینن نایانوێ بێنە پەرلەمانەوە داوای ئەوەش ناکەن بەس دیارە خۆیان یەکلایان کردوتەوە کورسەکە دەنگەکانیان یەکلا کردوت ئەگەر گریمانی ئەوە بکەین عادل عەبدولمەهدی لە پەرلەمان متمانی لێ سەندرایەوە دەتوانێت وەکو هۆکارێک بۆ چارەسەرکردنی دۆخەکە سیر بکرێت چونکە هەر ئەمڕۆ مقتەدا سەدر دەڵێت ئەگەر عادل عەبدولمەهدی ئامادەی دەست لە کارکێشانەوە نەبێت ئەوە دۆخی عێراق وەکو سووریا و یەمەنی لێ دێت ینی ئەم بۆ چوونە بۆ هۆشداریە ینی مەترسی ئەوی لێ ناکرێت کە دۆخەکە زیاتر ئاڵۆز ببێت قەنەعەتم هەیە دائنیشێ ئەگەر بێڵن پێم وایە شتی تریش هەیە لە پشتی عادل عەبدولمەهدیەوە کە نایڵێ دابنیشێ باسی ئەوەیانە کرد کە فترەیە لەمەوە پێش بیستێتی دەست بکێشێتەوە لە کار واز بێنێ بەڵام هەڕەشەی لێکراوە لەژێر هەڕەشایە دەست لە کارکێشانەوەکەی نەداوە شت هەیە کۆمەڵە سەفەقاتی سیاسی ژێربەژێر و ئەم شتانە هەیە کە ڕەنگی ئێمەمانە ناگامان لێی نەبێ بەڵام بە هەر دۆخێک عادل عەبدولمەهدی بمێنێتەوە یان نەمێنێتەوە ئەوەی کە باسی ئێمەیە ئەوەی کە خەمی ئێمەیە خەمی گەلی کوردستانە بەڕاستی خەمی گەلی کوردستانە بەپێی هەموو بۆ چوون و شتەکان بەپێی هەموو لێکدانەوەکان ئێمە زەرمەند نابی چکە بێ ئێمە چی بکەین بۆچی ئێمە پێش هەموو شتێ خاوەنی قاعیدێکین قاعیدێکی سیاسی کاریزمی نێودەوڵەتین کەسایەک جەنابی سەرۆک بارزانی کەسایەتێکی لۆکاڵی نەماوەتەوە وەکو تاکە حیزبێک سەیریکەی بۆ بە کەسایەتێکی نێودەوڵەتی کاریزمیە ئێستاشی لەگەڵا بێ هەر نوێنەرێک هەر وڵاتێک هەر وەزیرێکی خارجی سەرۆک وەزیرانێکە کە دێتە هەرێمی کوردستان سەرەتا بێت چای بەجەنابی سەرۆک بکەوێت تێکەڵی معادلە نێودەوڵەتیەکانە ئەبێ ئێمە هەموو ئومێدەکانی خۆمان بە جەنابی سەرۆکە هەڵبواسین خەڵکی کوردستان دڵنیا ئەەکەمەوە لەم تەلەڤیزیۆنی بەڕێستانەوە کە هەتا خاوەنی جەنابی سەرۆک بارزانی بین بچووکترین زیانمان بەرناکە من لە کۆتایی بەرنامەکانی زیندەمەوە دەمەوێت دوا سەرنج دوا ڕوویای خۆی لەسەر کۆی تەوەرەکە پێم بڵێ دەکە شتێکت ما بێت و نەدوێت سپاسانەکەم دەست خۆش بێ ئێمە دووبارەیەمەوە سەر بابەتی یەکڕیزیەکە باشە بەس بە یەکڕیزیە ماتوانین گرەوە ببینەوە هەمیشە پێ لەسەر ئەوە داگرم لە سەرجەمی بەرنامەکانە بەجددی ئێمە یەکڕیز نەبین و تەبا نەبین لە دەرەوە لاواز و بچووک و بێهێزین بەڵام کە یەکڕیز بووین و هەموو ناتەباییەکانمان وەلانە هەموو بیرروبۆچوون لە جیاوازەکانمان وەلانە بۆ دۆخێکی نەخوازراوی وەک ئێستا کە هاتۆتە پێش خەریکە دەستورەکە هەموارکەن خەریکە حکوومەتی عراقی هەڵبوەشێتەوە کە هێشتا ساڵ و شتێکە دامەزراوە و هێشتا کابینەکە کامل نەبووە بیانی پێگرندایبن ئەبێ ئێمە لێرە هەوڵ بدەین زانین کێ جێگر ئەگەر بگۆڕدرێ کێ جێگوری عادل عەبدولمەهدیە بێ زیاتر لە دەروی خۆمان بە ئاگابێن و وازە ناوی خۆمان بینین بەمەش بە یەکڕیزی و تەبایی و یەکماڵیەکری باشە وەک دوایین پرسیار لەمایە خولەکدا وەڵامەکەم دەوێت بەم دۆخی ئێستاوای عێراق بەکوێ دەکات چاوەڕێکی لێ بکەین بەم دۆخی ئێستاوە عێراق هەروە ئامێنێتەوە ینی قەنەعەتم هەیە هەر کەسێکی تریش بێنن لە عادل عەبدولمەهدی باشتری بەسەر نایەن یعنی تازە عێراق کەوتۆتە سەر تل باشە زۆر سپاس بۆ شەهاب سەید نووری کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ ئامادەبوونێت دووبارە بەخێر بێت بینەرانی بەڕێز و خۆشەویست تاتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوەر بێت